لە شاری سلێمانی بەسرا و میوانداری ژووری بازرگانی پیشەسازی سلێمانین. ئامانجی ئێمە لەم کۆبوونەوەیە کە ئەوە سیاسەتی ئابووری لە عێراقا چۆن دابڕێژرە، چۆن کەتی تایبەت بەرەو پێشەوە بڕە، ئەو کێشە و گرفتانەیە کە ئەکەوێتە بەردەمی کەتی تایبەت چۆن چارەسەر بکرێ و بەڕێزان کە لەم کۆبوونەوە دائەنیشین کۆمەڵێ بڕیاری باش دەرەکەن ئینشاءڵڵا بۆ بەرژەوەندی هەم هەرێمی کوردستان و هەم عێراق کە بتوانین هەلی کار بۆ گەنجەکانمان زیاتر بەڕەخسێنین و کارگەکانمان بکەینەوە گەڕ و بتوانین ئەو کێشە و گرفتانە دێتە بەردەمی کەتی پیشەسازی کەتی بازرگانی قسەی لەسەر بکرێت و بتوانین کەوا راپۆرتی جوان و ڕێکوپێک بدەین بە حکوومەتی عێراق و هەم بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێشکەشکردنی ئەو کارتانە. من بە خێراتنی برانی بەڕێزەکەم زۆر سوپاس بۆ هەموو لایەک. تقدر افهم جناب الشيخ؟ جناب خشمنا شوف شرطته هيدا بله بله بەیانی باشە مولەک زۆر سوپاسی میدیا دەکەین بەڕاستی ئەمە دیارە زۆر ئاگایە لە ژوورەکانی بازرگانیە و لە کۆبوونەوەکانیان چ لە ولێر بیت چ لە سلێمانی بۆی سوپاس و شکوبرایان دەکەم کە لێرە ئامادەبوونە. ئەمە ئەوڕۆ مشەرەفی کە بێ هاتینە شاری سلێمانی بەڕاستی بە زیافەتی کاک سیروان و برادەرانی ژووری بازرگانی سلێمان بۆ دانیشتنی نۆرمالی یەکێتی ژوورەکانی بازرگانی عێراق کە جەنابیان قرارداوە لە سلێمانی دابنیشن. ئەمە سوپاسی هەموولایەکی دەکەیمەوە دەرفەتە کە ئیحتیمام دانە بە هەرێمی کوردستان و بە شارەکانی هەرێمی کوردستان و خۆی بەخۆش گرنگی دانە بە ئەهمیەتی هەرێمی کوردستان. بۆیە ئەو دانیشتانە بەڕاستی ئەمە زۆر بە ئەهمیەت و بەڕێزی دەزانین چکو ئیحتیمام دانە بە پەیوەندیەکان یەکەم دووەمیش چۆن گرفت و چێشەکانی بازرگانەکان و پیشەسازان چ لە عێراقی چ لە هەرێمی کوردستان بی چارەسەری بۆ بکرێ و یاردەیان بدە. ئەمە دەزانی حکوومەتی عێراقی مرکزی و هەروە هەرێمی کوردستانیش دەرفەتی باشیان داوە بۆ کەرتی تایبەت کە دەوری خۆوەرگری دەورەی باڵا وەرگردەی شوکارەکانی بازرگانی. بۆی ئەو دانیشتانە بەڕاستی ئەهمیەتدانە و تاکیددانە لەسەر ئەو مەبدەانە و بۆیە هیوامان وایە کەوا بچینە پێش بۆ زیادکردنی دەوری بازرگان و بازرگانان و پیشەسازان و هەروە ڕێکە خستنی ژیانی بازرگانی لە وڵاتی عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش و بتانین چۆن خزمەتی بچینی خۆمان بکەین بە پێشیە خستنیان و ئامۆژگاریکردنیان. ئەمە سوپاسی هەموولایەکی دەکەم لە هەروە برادەرانیش وە فرسەت دەدەمە کاک عەبدەرەزاق سوێری جێک سەرۆکی یەکێتی ژوورەکانی بازرگانی عێراق کە قسەی خۆی زۆر سوپاس. شكرا للجميع. نعقد الجلسة 13 لمجلس الاتحاد الحالي في محافظة السليمانية، وأحب أن أشكر هذه المدينة شعبا وحكومة لحسن الضيافة والاستقبال، ولهذا البيت التجاري العتيق والكبير التاريخ الطويل لهذه المدينة. أشكر الجميع. حقيقة عام 21 هو عام متغيرات كثيرة بالنسبة للاقتصاد العراقي. تغيير سعر الصرف أحدث ثورة كبيرة في عالمنا الاقتصادي في العراق، وأتمنى أن يكون هذا بادرة خير للصناعيين والمزارعين، وأتمنى من الحكومات المحلية في الإقليم أن تأخذ هذا الموضوع بمحمل الجد، أن تدعم الصناعيين والزراعيين بالوقود والضرائب وغيرها حتى نتمكن من بناء صناعة وزراعة كبيرة في الإقليم وفي المركز أيضا. عليه طبعا اليوم احنا زرنا معلم اقتصادي كبير في هذه المدينة، وهو 400 دونم موجود، بني بسواعد هذه الغرفة، أكثر من 600 موقع تجاري، واعتقد في المستقبل سيكون هذا المكان هو مركز تجاري مهم، لأن فيه البنية التحتية، فيه مراكز شرطة، فيه صحة. طبعا هذا أتى بجهود طيبة. أقدم شكر وتقديري إلى سيد رئيس الغرفة ولمجلس الإدارة الكبير الذي رعى هذه المشاركات. نحن نتمنى أن تكون هذه الغرف بمصافي الغرف العالمية الكبيرة، وليس بالبعيد على الأخوة في الإقليم أن يكونون في المصاف الأولى. غرفة تجارة أربيل غرفة واحدة، وغرفة تجارة سليمانية كذلك، وإدهوك.
وعندما ننظر لهذه المشاريع سنكون نحن بالمركز أكيد ننقل هذه التجربة إلى بغداد وبقية المحافظات. أتمنى للجميع، أتمنى أن يكون الإعلام رافد للصناعة والزراعة والتجارة في الإقليم. بالتأكيد أنا من المحفزين للإعلام، لأنهم بالنهاية يواكبون الحدث. هذا الكم الكبير من الأخوة الإعلاميين، أشكر حضوركم. الاجتماع المقبل إن شاء الله سيكون في مدينة أخرى من العراق، وسنتناول قضايا كثيرة. حضورنا اليوم لمناقشة بعض الفقرات التي تتعلق باقتصاد البلد، وسنتحاور في إيجاد الفرص والسبل الأفضل إن شاء الله. شكرا. كان من الرداو بقول أمريك برسالة دو برسالة كمان أم قصانا يو كاكسيوان شكردي عاما يعني بين دي كانوا ألديرو قلين ألدو بدي أيكاي برسالة كمان أمريكا هلين كردستان شيء بدل شو الوازقار كان العراق ويعني تش خالك دياري كاوي لكوبونوي جمال السياسة يبغى كم جاري جت كردستان بيت العراق دو بيوزبا أو كارجاني كا بيشش باس كاجردا دلوقتي كارجاني هريم كردستان زوز خراب مش كزوين أمريكان لشاركان العراق كردو ريخرابي خان كارجان أمريكا ومن كالي لستة شخص وبين جان يان داخل يان دان خستوا يان إيش ناكن يأخذ نقل كان بو عراق لسر أما هو أتوان لشو الواسطة كان بتهيبتي من قلي يان هي لسر نرخي كهرباء كدوقات العراق نبوني غاز وعيد بو كارجان وبابتي نسري باجي زياتر بو كرساني كمواد أولين بو كان بتهيبتي كارجوري كان يكون شيء من دور شيش وأصل وعندي. ليش باسان دكين براستي هر وقت أما كونوي اعتيادي يجور أنا يشتي شركاني بازركاني عراق برنامج يخوي آماده دكا سيتشش يعني بقضايا إداري بتنظيمي متعلق ببويا سانة وبسيستمانه كبرورد كريم بقشتي للعراق بقضايا بازركاني براستي أبرادران أما أجر شيشك من هبي إدراس كين لناو من هذا إدراس ذكري أجر نيكن أو برنامج خوانيه بالنسبة أو بحثنا ذكري وبرنامج آماده كراوه وقرارات شبيدر دسي ومطبوعيشة هر خاطر شويستان إيوه تانن أما مثلا بتفصيلي بتسينا نوبا فتكات شيء جوان بحثي بروجة صناعي كانت قدري من كردستان براستي ديارة أما يعني أو أنا ما بنشرا وبس أو سنة ما كدوت كوا براستي شيء كهرباء شيء كورسا پیش از چیزور شکوای دیده کن و ایشی لسر دکره واداریم وزارتی کاربا آورچی لو موضوع عبدات سکو براستی چشه چه کورسا بو خلقتا و هر وها چشه رو کردن لشارکانی دیکه دیاره حکومت عراق توزیع تسهیلاتی کردوه بو او پیش از آن دکریتن سلا نرخی کاربابی سلا غاز بی سشتکانی دیکه بی و یا بشی وقت داریم در کردستانیش منازعی او سیستم و یاسانه بکن بشوی چی بنزاونه بی لعراق فرکو زیادتر بی لو در فتانه کبتانی الخصبتی پیش سازی قومان بکن. شيخ محمد زاكر العربية بحسب بيانات وزارة التجارة العراقية السليمانية باتت بوابة تجارية مهمة إلى باقي المحافظات العراقية. بالأرقام الحجم التجاري التبادل التجاري بين السليمانية عبر معابر حدودية مع إيران إلى الداخل العراقي إلى وسط وجنوب العراق بالأرقام ما هو القدر يعني نسبة الحجم التبادل التجاري بيننا؟ لا جاوب سيمانية. نعم أنا نجاوب. طبعا يما دو دروازه سر شمال لبيني هرمي كردستان وكوماري اسلامي ايران كباس سكري لبو عراق ايران 5 مليار دولاري كالا نادو بو عراق كبشي اتوانون زياترين برهم كاتو الهرمي لشاري سيماني وداغو طبعا بشي بو كردستان بو بشي يشتري شو بخار العراق بس اما لوا قرنتر اويك اما شلون تواني بيتمان برهمكاني خوماني شاري سيماني چون بگەین لە شارەکانی خوار و عراق و دەرەوەی عراقیش ئێمە ساڵی پار تقریبا 3 ملیارد دلار نزیک بۆ لە 3 ملیارد دلار کۆبەرهەمی شاری سلێمانی لە کشتتوکاڵەوە لە پیشەسازی و توانیمان بینێرین بۆ شارەکانی خوار و عراق ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتووشایی ساڵی 2020
باسەکەین شاری سلێمانی توان بڵم بۆ بە سنتەرێک بۆ شارەکانی خواروی عراقی ئێمە بە بەستیشمان ئەوەیە کە زیاترین گەنجینەکان بووی ئەم مەشروعەشمان دروست کردووە کە زیاتر گەنجینەکانی موادی خۆراکی بە تایبەتی لە شاری سلێمانی دابنێت لێرەوە بڕات بۆ شارەکانی خواروی عراق ئەوەی کە باسم کرد ئەو ڕقەمانەیە وتر ئینشاڵڵا داواکەین ئێمە بازرگانیەکانمان کەم بکرێتەوە بەرهەمەکانی ناوخۆمان زیاد بکرێت لەبەر بتوانین هەلی کار بۆ خۆمان بەڕەخسێنین وەلعینی کا شەبارەکە بگەڕێتەوە بۆ خەڵکی خۆمان و کە زیاتر جوڵی بازرگانی دروست بێت لە شارەکەمانە. ساکسیوان ڕامیارم لە کەناڵی پێیان پێشتر سلێمانی وەکو ناوەندێکی بازرگانی یعنی مامەڵەی لەگەڵەکرا ئێستاش بە هەمان شێوە ماوە یاخود ئەڵقۆری بەسەرا هاتووە ئێستا بەم شێوەیە سەیر ناکرێت. براکت سلێمانی ئێمە هەموو کاتێ لە ڕووین بەرەو پێشەوە ئینشاڵڵا ئێمە پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ حکوومەتە و ئەو کێشە و گرفتانە هەیە چارەسەر بکەین ئیسا ئێمە یەکێک لە مناقەشەی دانیشتەکەی ئێمە ئەوەیە کەوا مەجلیسی ئەحمادی سعودی و عراقی دروست کراوە خۆشبەختانە چەند ڕۆژە لەون پێش مەجموعەیە موادی کشتتوکاڵی لە عراقەوە چوو بۆ سعودیە ئێمە هەوڵ دەدەین لە سلێمانیشەوە لە هەولێرە دۆکیشەوە ئەو بەرهەمانی کە هەمان لە کشتتوکاڵی و لە پیشەسازی بۆ ئیتفاقی کە کراوە لە بینی عراق و سعودیە بتوانین ئێمە بەرهەمەکانی خۆشمان بەرەو سعودیە بەرین ئینشاڵڵا ئێمە لەو دانیشتنەشێک لە باسەکانمان ئەوەیە کە بتوانین ئەو خەتە بکەینەوە بۆ هەرێمی کوردستان و ئەو بەرهەمانی کە مۆسمی هەمانە فەلاحەکانمان دووتیارەکانمان گلەیان هەیە لێ ئینشاڵڵا بۆ ئیمساڵ بێتەوە ئەو گلەیە نامێت خۆ لێرە مباشرەتوانی بۆ ئیتفاقی کە عراق کردوێتی لەگەڵ سعودیە ئێمە بەرهەمی خۆمان بنێرینەوەی چێ لە خاڵە گرنگەکانی ئێمەیە کە باسیەکەین. سوغاستان دەکەین. على حكومة الإقليم وحكومة المركز أن يتبحث أكثر في إيجاد الطرق للوصول إلى حل الموازنة. رواتب الموظفين في المركز وفي الإقليم تشكل 80% من حركة تبادل السلع التجاري. أتمنى على الاثنان أن يتخذوا مواقف إيجابية في حلحلة دفع وحلحلة مواضع الموازنة، لأن نلاحظ أن نحن في الأسواق ونعلم أن الموظف يشكل اليوم براتبه عصب مهم في حركة التبادل السلعي داخل المنطقة. شكرا للجميع. تا چەندێک تەسیری کردوتە سەر بازرگانی لەو نێوانەیە وەکو دەزانین چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک بەرهەڵگر کە لێرەوە لە باشووری لا کوردستانەوە ڕەوانەی باشووری عێراق کرابوو دەستی بەسەرداگیراوە بۆم کێشانە چی کراوە؟ وڵای ئەمە دەمەکەوی ئەو سەیتەڕیان لە ئەوەی دانابوو پێشترێ و دەمەکە هەرگیراوە بەس دیار بوو هەندە جار ئەوە بلێ سەیتەڕی تەیاری ئەوە کاتی دەین دادنێن چەند بەرهەڵگرێک تووشی ئەو کەمینە دەبی و دەگیرێ ئیتر نازانم ئەو مەبەستیە مە هێواداری کە حکوومەتی عێراق وەزارەتی مالیە وەزارەتی داخلیەیە کە ئێتیمان بەوان تایبەتەویشە کەەوە واز لە شتانە بینە بەڕاست چکەمە یەک وڵاتی وان هەروەک چۆن بارگر لە کوردستانەوە دەچی بۆ ناوەند و باشوور هەرواش لە باشوورەوە لە ناوەندەوە بۆ کوردستان بێ لە لای مەسجد ڕێجیلیان بۆ ناکرێ بۆیە دەبی بۆچی ینی ئەو ڕێیانە سەهل بکرێ هەتا بەڕاستی بازرگان بەخۆی کێشە هەیە ئێستا لەبەر ئەو خۆیانەی کەوا لە ئابووریمان هەیە ئەوانیش نابی ببنەوەیەکەوە زیاتر کێشەکانی خەڵک بۆیە دەبی لە هەموو لایەک لە هەرێمی لە عێراقبی ئاسانکاری لە بۆ بازرگان لە بۆ هاتوو چوو بکرێ بە تایبەتی لە بۆڵگەر چونکە ئەوانە زۆریان کوردی خەڵک دەینە دەبەن و بۆ ئیشەکانی خەڵکی خۆمان جێبەجێ دەکەن هیوادارینکەوە بە شێوەیەکی ڕێک و پێگە کێشانە ئاسانی بۆ. شكرا.